شيء ما مسايكم ملاتي ما كأمنا لوتي برزة بكالوري أو ها تصرفاتي أو هذا قلت لبها بابەتی سزادان بە هیچ جۆرێک لە ئارادا نەبووە و ئەوەی کە گرنگە بۆ ئەمە جێگە و پێگەی و شکۆی مامۆستا پارێزراوە حاڵەتێک ڕووی داوە 1,800,000 قوتابی لە کەرتی حکومی هەیە و 165,000 قوتابی لە کەرتی تایبەت هەیە نزیک بە 2 ملیۆن قوتابی و مامۆستا زیاتری ژەگە حسابی بکە هەیە لە کوردستان بۆیە لێرە لەوێ هەندێک حاڵەت ڕووەدا کە ئابێتە جێگەی تەفسیری جیاواز بەڵام بەنیسبەت ئێمە پێگەی مامۆستا هەم پارێزراوە و هەم ئەو منداڵەش نەسزادراوە نە کەسیش نێتی سزادانی هەبووە بۆ خۆشی گوڵی پێشکەشی بەڕێوەبەرەکەی و مامۆستاکەی کردووە و نە مامۆستاکە هیچ گرفتێکی ماوە ئیدارەی قوتابخانەکە و بە هەمان شێوە نە قوتابیەکەش وەزارەتی پەروەردە هەرچی بووە کە چۆن پارێزگاری لە مامۆستایان بکە ئاوا پارێزگاری لەو قوتابیە و لە هاوشێوەکانی کە ئیشی وەزارەتی پەروەردە سزادان نییە ئیشی وەزارەتی پەروەردە ڕێنوێنی و ئامۆژگاریە ئەگەر شتێک تەفسیری جیاوازیشی لەسەر بێ بە ڕێکاری پەروەردەی بە ڕێنوێنی بە ئیسلاح چارەسەر دەکرێت ئەگەر تەفسیری جیاوازیش لەسەر بۆیە بە هیچ جۆرێک ئەو بابەتە سزادانی تێدا نەبووە پشتگیری مامۆستایانمانەکەین و هەروەها ئەو قوتابیەش بە هەمان شێوە گوڵی پێشکەشی مامۆستایی کردووە کە هیچ شتێک لە نێوانیانە نەمێنێتەوە و ئەو بابەتە تەسەورەکەم لەوە زیاتر نەبووە نەتیجەکەی نەک ئێستاش 3 ڕۆژ 4 ڕۆژ پێش ئێستا ئەو بابەتە چارەسەر کراوە هیچ گرفتێکی ئینشەڵا لەو بابەتە نەماوە.